دوای 8 مانگ لە ڕاگەیاندنی ڕێکەوتنی ئاگربەست کە لە دەی تشرینی یەکەم مانگی دەی ساڵی 2025 چووە بواری جێبەجێکردنەوە. کەرتی غەزەی فەڵەستین چی دیکە شوێنێک نییە بۆ ئارامی، بەڵکو بووەتە گۆڕەپانی جەنگێکی ساردی تاقەت پڕوکێن. ئاگربەست لە کەرتی غەزە وەک وەهمێک بەکاردەهێنرێت بۆ پەردەپۆشکردنی زیاتر لە 3000 پێشێلکاری سەربازی کە تێیدا قەوارەی زایۆنی ئاگربەستی کردووەتە ئامرازێک بۆ درێژەدان بە کوشتار، بەڵام بە شێوازێکی بێدەنگ و لە ژێر پەردەی ئاگربەستدا. لێرەدا ئامانجی سەرەکی لە بەردەوامی هێرشەکان پەکخستنی هەموو جۆرە هەناسەدانێکی غەزەیە لە کامرۆیەکانەوە تا دەگاتە دووبارە ئاوەدانکردنەوە. ئەم ستراتیژیەتە نیشانی دەدات کە قەوارەکە دەیەوێت ئاگربەست وەک چەک بۆ ماندووکردنی خەڵک و ناچارکردنیان بەڕادەستبوون بەکار بێنێت. ئامارەکان گوزارش لە کارەساتێکی گەورە دەکەن کە بە بێدەنگی بەردەوامە. لەوەتەی دەستپێکردنی جەنگەوە تا ناوەڕاستی حوزەیرانی 2026 ئاماری شەهیدان گەیشتووەتە نزیکەی 73,000 کەس و بریندارانیش لە 173,000 کەس تێپەڕیون. تەنیا لە سەردەمی ئاگربەستی 8 مانگی دوایشدا 986 کەس شەهید بوون و زیاتر لە 3000 کەسی دیکەش بریندار بوون. کوشتنی بەردەوامی خەڵک و ڕفاندنیان لە ماڵەکانیان و وێرانکردنی لە سەدا 90 ژێرخانی شارەکە ئاماژەیە بۆ ئەوەی قەوارەی زایۆنی دەیەوێت ناسنامەی بیناسازی و مێژووی غەزە بە یەکجاری بسڕێتەوە. ئەم هێرشانە پەیامێکی ڕوونن بۆ ئەوەی جەنگی ڕاستەقینە نەوەستاوە، بەڵکو تەنیا شێوازەکەی گۆڕاوە. برسیکردن و گەمارۆدان بوونەتە درڕندەترین ڕەهەندی ئەم جەنگە بێدەنگە کە دانیشتوانی باس لەوە دەکەن کە ئاگربەست دۆخەکەی خراپتر کردووە. نەبوونی ئاو و خواردن و بەتایبەت سوتەمەنی ژیانی تەواو قورس کردوون کە ڕۆژانە خەڵک بۆ چەند کاتژمێرێک لە نۆرەدا بۆ وەرگرتنی ژەمە خۆراکێک ڕادەوەستن و بەشێکی بەرچاویشیان بە دەستی خاڵی دەگەڕێنەوە. لەو لاشەوە قەوارەی زایۆنی پێداویستیە مرۆیەکان وەک کارتێکی گوشار لە دانوستانەکاندا بەکاردێنێت لە بریەوەی پابەند بێت بە کشانەوە و سوکردنی گەمارۆ. جەخت لەسەر داماڵینی چەکی ڕێکخراوەکانی بەرەنگاری دەکاتەوە. ئەمەش وای کردووە ئاگربەست ببێتە داوێک بۆ سەپاندنی مەرجە ئەمنیەکانی قەوارەی زایۆنی و وەک هەوڵێک بۆ کۆچی زۆرەملەی فەڵەستینیەکان. هاوکات قەوارەی زایۆنی دەیەوێت بە گۆڕینی دموگرافیای ناوچەکە واقعێک بسەپێنێت کە تێیدا هەر جۆرە کشانەوەیکی داهاتوو مەحاڵ بێت. بەڵام بۆ فەڵەستینیەکان ئەمە جەنگی خۆڕاگری و پشودرێژیە و تەنیا ئیرادەی خەڵک بۆ مانەوەیان لەسەر خاکی خۆیان بەهێزتر دەکات و ڕێگە نادا جەنگی پڕووکاندن ئامانجە سیاسیەکانی داگیرکەر بپێکێت. قدمت حركة حماس والفصائل الفلسطينية بالأمس ردها لەسەر ئاستی سیاسی بزوتنەوەی حەماس ئاشکرای کرد وەڵامی فەرمی هێزە فەڵەستینیەکانی لەسەر نەخشەڕێگەی ملادینۆف بۆ ئاشتی ڕادەست کردووە. تێیدا جەخت لە کشانەوەی تەواوەتی قەوارەی زایۆنی دەکرێتەوە لە کەرتەکە. حەماس ڕاشی گەیاند هێزە فەڵەستینیەکان سوورن لەسەر ئەوەی دەبێت پرۆتۆکۆڵی مرۆیی و قۆناغی یەکەمی ڕێکەوتنەکە کە گەیاندنی سوتەمەنی و هاوکاری و کردنەوەی دەواازەکانە بەبێ کەم و کوڕی جێبەجێ بکرێت بەر لەوەی باس لە هیچ هەنگاوێکی دیکەی ئەمنی بکرێت. لە 21 ئایاری ڕابردوو نیکۆلای ملادینۆف کە سایەتی نێودەوڵەتی بەڕەچەڵک بولگاری نەخشەڕێگەیەکی 15 خاڵی بۆ جێبەجێکردنی پلانی سەرۆکی ئەمریکا سەبارەت بە کەرتی غەزە پێشنیار کرد کە خۆی لە ئاوەدانکردنەوە و کشانەوەی ئیسرائیل و داماڵینی چەک و پێکهێنانی هێزێکی نێودەوڵەتی بۆ سەقامگیری دەکاتەوە.